بەڵێ مامۆستا عەباس سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە لە کاتژمێر سەر لە بەیانی ئەمڕۆوە دووەمین کۆنفرانسی دەوڵەتی زانکۆی سلێمانی لەژێر ناونیشانی یاسناسی نەتەوەیی کورد لە سیستمی نوێی جیهانیدا دەستی پێکردووە. چەند توێژەرێک بەشدارن لە کۆنفرانسەکەدا، چ توێژەری ناوخۆیی وەچی توێژەری دەرەوە. ئێستاکە عومەر شێخموس وەکو یەکێک لە کەسایەتیە مێژوویەکانی کوردستان و شۆڕشی نوێی کوردستان قسە لەسەر شوناسی نەتەوەیی کوردستانەکە و بڕیار وایە کۆنفرانسەکە با درێژایی ئەمڕۆ بەردەوام بێت و پاش نیوە ڕۆژ بەردەوام ئەبێت و تێدا ئەو توێژەرانی کە توێژینەوەکانیان ئامادە کردووە پێشکەشی دەکەن. من قسەم لەگەڵ دکتۆر فێردیناند کرد کە سەرپەرشتیاری ئەم کۆنفرانسەیە و یەکێکە لە توێژەرە بەناوبانگەکان لەوەی کە کورد چۆن بتوانێت شوناسی نەتەوەیی خۆی بپارێزیەوە، چۆن بتوانێت کە پارێزەری شوناسی نەتەوەیی خۆی کرد. ئەو قسەیەکی هەبوو ئەیوت یەکەم خاڵ گرنگ ئەوەیە کە ئێوە پشت بە خۆتان بەستن و جارێکی دیکە بیر لەوە نەکەنەوە کە پشت بە وڵاتێکی هێز ببەستن یا خود پشت بە کەسێکی دیکە بەستن. ئەو باسی لەوە دەکرد ئەگەر کورد بتوانێت پشت بە خۆی بەستێت و لەسەر پێی خۆی بوەستێت، ئەوە هیچ وڵاتێک ناتوانێت بیکا بەداشی دامەوە، هیچ وڵاتێک ناتوانێت بەکاری بهێنێت و لە کاتێکا کە ئیشی پێنەما بڵێن بیگۆڕێتەوە بە وڵاتێکی دیکە. هەروەها باسی لەوە کرد کە کورد دەبێت لەناو خۆیان یەکگرتوو بێ و ئەبێت پێکەوە بن و ئەبێ شتی یەکتر بەرنەدەن و کورد نابێت هەر لایە و بۆ ئەجێندایەکیش کات، هەر لایە و لەگەڵ وڵاتێکە پەیوەندی هەبێت. دکتۆر فێردیناند باسی لەوە کرد کە کورد بۆ ئەوەی بگات بە مەبەستی خۆی بە ئامانجی خۆی کە سربەخۆییە و هەروەها بۆی کە پارێزەری لە شوناسی نەتەوەیی خۆی بکات ئەبێت یەکگرتوو بێت و ئەبێ پشت بە خۆی بەستێت و زایدەن باسی لەوە کرد کە ئەبێ بەرهەمی ناوخۆییتان ئەبێت بەخۆبەستنتان لە هەموو ڕێکەوە بێت، لە ناوخۆیی لە دەرەکی لە هەموو بابەتەکانی دیکەوە. بڕیار وایە ئەو کۆنفرانسانی کە ئەمڕۆ لێرە بەڕێوە ئەچن هەمویان تێک ڕاجەخ لەسەرەوە بکەنەوە لە کۆتاییدا ڕستپاردەی کۆنفرانسەکە ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان دەکرێت. ڕاستی ئەم کۆنفرانسە لە کاتێکا بڕێوە چێکە ڕۆژاوای کوردستان لەسەر لەژێر هەڕەشەی داگیرکردنی وڵاتێکی زلێزی ناوچەکەدایە و مەترسی زۆری لەسرە و دانیشتوانەکەی ئاوارە و دەربەدەر کراون. لەم کۆنفرانسەیە هیچ ئاماژەیەک بەو کارەساتەی کە لە ڕۆژاوای کوردستان بڕێوە چێت دەکرێت؟ بەڵێ مامۆستا عەباس وەک بەڕێستان ئاماژەتان پێدا بەهۆی ئەوەی ئەم کۆنفرانسە هاوکاتە لەگەڵ ئۆپەراسیۆنی سوپای تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و هاوکاتە لەگەڵ ڕێککەوتنی تورکیا و ئەمریکا لەسەر ڕۆژاوای کوردستان و ڕێککەوتنی رووسیا و تورکیا لەسەر ڕۆژاوای کوردستان کە تێک ڕایان جەخت لە کشانەوەی هێزە کوردیەکانێکە لەو ناوچانەی کە خۆیان بە هێز و زە و قوربانیدانی خۆیان بەدەستێنێنەوە پانتایەکی زۆری لە وتاری بەشداربووانی کۆنفرانسەکەدا داگیر کردووە و بە دوو لایەن قسەی لەسەرەکرێت. یەکەمیان لەو لایەنەوە قسەی لەسەرەکرێت کە کورد چۆن بتوانێت لەسەر پێی خۆی بۆسێت و بتوانێت شوناسی نەتەوەیی خۆی بپارێزێت لە کاتێکدا هەموو وڵاتانی زلهێز دژی بن. و زایدەن لەلایەکی دیکەەوە باس لەوە کرێتەوە پرسیارە خراوەتە ڕوو کە بۆچی کورد هەمیشە لە کاتە هەستیارەکاندا زلهێزان پشتی لێ دەکەن تا و کاتی کە پێویستیان پێیەتی بەکاری دەهێنن و دوای ئەوە پشتی لێ دەکەن. ئایا ئەمە خەتاکە لە کورد خۆیەتی یاخود نەخێر لە ئەخلاقی سیاسی ئەو زلهێزانەدایە؟ بڕیار وایە لە کۆنفرانسەکەدا کۆیە وەڵامانی کە بۆ ئەم دوو پرسیارە ئەدرێتەوە بێت بە کۆنووس وە لە کۆتاییدا ئاڕاستی لایەنە پەیوەندیدارەکان بکرێت. بڵێ زۆر سوپاس ڕاستی حەمامین پامنێرمان لە زانکۆی سلێمانی لە کۆنفرانسی شوناسی نەتەوەیی کورد لە سیستەمی نوێی جیهانی. زۆر سوپاس.